حاضر که برا حاضر ben görüyorum abi. یک دو سه تست سلام علیکم. بەنیتان باش. بەناوی خوددا ئەمڕۆ ڕۆژی بڕیاری خەڵکە هیوادارم خەڵک بتوانێت لە کەشێکی ئارام و ئازاددا بە ئارەزوو خۆیان دەنگی خۆیان بدەن و خەڵکێکی دڵسۆز و نیشتیمان پەروەر بنێرن بۆ پەرلەمانی عێراق بۆ ئەوەی بەرگری لە مافە ڕەواکانی ئەوان و مافە دەستوریەکانی خەڵک بکات. بێگومان هەڵبژاردنێکی گرنگە و هیوادارم خەڵک بە هەموو ئارەزووی خۆی دوور لە هەموو فشارێک
برگاری خۆی بدات چونکە برگاری ئەمڕۆی خەڵک ڕێڕە و شێوازی حکومڕانی 4 ساڵی داهاتوو دیار دەکات و هیوادارم کە کۆمیسیۆنیش بە ئەمانەتەوە تا دوایی و کۆتایی پرۆسەکە مامەڵە لەگەڵ دەنگی دەنگ دەرامکە داوای سەرکەوتن بە هەموو لایەک دەخوازم و هیوادارم هەموو هاوڵاتیان ئەمڕۆ بێن و دەنگی خۆیان بدەن سەرکەوتوو بن. زۆر زۆر سپاس.